2 ساڵ تێپەڕی بەسەر کارکردنی کۆمپانیای جێبەجەکاری پرۆژەی دروستکردنی پردی تووەقوت لەسەر ڕووباری سیروان بەوەی پێنەدانی پێشینەکان کۆمپانیاکە لە جێبەجەکردنی پرۆژەکە کشاوەتەوە. بەڕێوەبەری پرۆژەکان لە بەڕێوەبەرایەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی هەڵەبجە دەڵێت بانگێشتی کۆمپانیای دیکە کراوە تا پرۆژەکەی پێ بدرێت. لەبەرەوەی کە ڕیدیزاینەکەی کە پێشنیاری کرد پەسەند نەکرا داوای کشانەوەی کرد لە پرۆژەکە کە ئیشەکەی لێوەرگیرێتەوە. ئیتر ئەمەش تەبعاً ڕێکاری خۆی هەیە و پێچێت تاکاری ئیشەکەی لێوەرەگیرێتەوە ئیجراعاتەکان بڕێکرا، بەڵام وەزارەتی ئاوەدانکردنەوە خۆشبەختانە چاوەڕێوە نەبوو کە تاوەڕێکارانە تەواو بێ. بانگێشتی کۆمپانیای تری پسپۆڕی بواری ڕێگەوبانی کردووە کە دیزاینیان بە هەم بۆ ڕێگاکەوان بۆ پردەکەش پێشکەش کردووە، قۆناغی باشی بڕیەوە. ئیشەڵا کە بەڕەسمی کتابەکان گەیشتەوە لای ئێمە و کاتە بۆ هەموو لایەکی ڕاگەی. پرۆژەکە 33 ملیارد دیناری بۆ تەرخان کراوە. دروستکردنی پرۆژەکەش کردنەوەی دەرگایەکی باشە لە نێوان هەڵەبجە و گەرمیان بۆ پێشکەوتنی بازرگانی و کەرتی گەشتیاری لە ناوچەکەدا، بەڵام هێشتا تەنیا لە سەدا 15 جێبەجێکراوە. وەڵام ئەمە خەڵکی کەلاری لە گەرمیان واتینە ئەم پردە بکرایە بۆ ئێمە لە گەرمیانەوە بێن زۆر نزیکە بۆ ئێمە. ئارەوەڵا ئەم پردە زۆر چاکەتر بۆ خەڵکی هەڵەبجە بێ بۆ منتەقە ئەو منتەقەی گەرمیانە بێ بۆم دیم تر باشە زۆر ئەرەوەڵا کەم مەسرفە ئەرەوەڵا خۆ دەزانین قەیرانە تر ئەگەر ئەم پردە بووایە کەمتر ئەکەوت لەسەرمان ئێمە بۆ ئەم ڕێگەوبانە. وەڵای شتێکی زۆر باشە ئەگەر ئەم پردە بکرایە، لەبەر ئەوەی ئەم ڕێگەیە بەس بە یەک ڕێگەی گەرمیان و هەڵەبجە زۆر کاری ئاسانێکی شتێکی باش بوو بەڕاستی. بەڵام نازانم بۆچی ئاوای وەسەرات ئێمە دڵمان زۆر خۆش بوو بەم پردە و بەم پرۆژەیە، کەچی ئاوای بەسەراتە هیچمان لێ حاڵی نەبووە، نازانین وەزعەکەی چییە، مەسەلە چی ئاوا دواکەوت. من هیوادارم حکومت بە زووترین کات ینی سەرپەرشتیاری پرۆژەکە بە بەردەوامی ڕقابەی هەبێ بۆ هەموو پرۆژەکە نەگەم پرۆژەکەی ئەو دیوی هانەژاڵش پردەکەش هەر پردێک دروست بکرێ لە هەر شوێنەکە لە منتیقا گەشتیاری زیاتر بێت، خەڵکی زیاتر ڕووتیەکە بۆ گەشتیاری. پرۆژەکان لە پارێزگای هەڵەبجە زوو بەردی بناغیان بۆ دادەرێت، بەڵام قرتاندنی قرتێلەی تەواوبوونیان مەتەڵێکە کەس پێی هەڵ نایەت. بەدەیان پرۆژە لە پارێزگای هەڵەبجە بە بیانووی قەیرانی دارایی وەستاون، لەوانە چەندین پرۆژەی استراتیجی و گرنگی بوژانەوەی ئابووری و بازرگانی بۆ شارەکەی تێدایە. ئەو بەردی بناغەی کە دەیبینن کە ئاودای پۆشیوە بەردی بناغەی پردی تووەقوتە کە سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بناغەکەی لەوادانە، بەڵام بەوەی پێنەدانی پارە و پێشینە بە کۆمپانیای جێبەجەکار داوای کردووە واز لە پرۆژەکە دێنێ. وەزارەتی ئاوەدانکردنەوەش بانکێشتی کۆمپانیای دیکەی کردووە بۆەوەی کە پرۆژەکەی پێ بدات. دیاریش نییە پرد و ڕێگاکەی تووەقوت لەم بەرەوە و لەو بەرەوە کەی تەواو دەکرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام، سەر ڕووباری سیروان.